شهید رونا ڕێمان ساغن تجاری نام بکاوێ ئەسمانی ئێزیدخانێدا و بمینێ هەتایە ببێت مینا هەلکی دیرۆبی لەسەر بی ئاساسی هەنێ چ جێڤاک بێ هونەراوێ نەبێ چ جێڤاک بێ نویسکارێ وێ ڕەوشەنبیرێ وێ نەبێت ئەو جێڤاک دێ بنداکردن سەر بی ئاساسیژی پێشەنگتیا چاند و هونەراشینگار ئەمێ خزمەتێ بکەن ئەمێ دەورا دەست پێ بکەن ئەمێ هونەرا خۆخۆرد بکەن ئەمێ سەربی ئاساسی یعنی بۆ ئیرۆ ئەم دەورە یعنی نەبێژن مەسەر خەلاص بووە ئەمێ هەرتم بەردەوام بن ئەمێ هەرتم بەردەوام بن یعنی پیرۆزبایی کۆما گەلاوێژت گنگ و کۆمەک ئەنجامێ بێ دەرسی بێ دەورە کەوە چەند هەیوا دەست پێگیری ئەنجامێ دوێژی کۆمەک چێوێ ناوێ کۆما گەلاوێژ جارەکە دی ئەم خێرهاتنەوە هەڵمات بوون ام گلک کیف خوش بونم وی دوره و ام سپاسیا چند هنرش انگالت کن اجبر او دورش مرا بکرن و با حسابه 4 ماه هم دوره خود بن حسبی برنامه بری ایشالا مستوای ما يقنجا وإنشاء ما هي بيش كابن وإنشاء دوره بتر بابن ام گلک ممنوش دوره چند هنر هکش مرا بکرن و کم جیکو مگاوا کر گلاوش و کم دور کو او گونو ایرو ما شهادت خو کردن و می به جشن و پاش رانوان بیش. ما سعید نبنده چند هنر آشنگالیم. اف ما دورک داود است بکرین کو جوان نبرده تا 18 سالی دبو. اوجی د شهود باشابو گوری جوان نزینگی 4 ماه بیترجی ما دوره خو ماشان دوره ماجی سر اساس بیشن عملی یعنی پراتیکی و نداریجی ما درس خودان دوره ما تنبور خلاص و استیفالا ما و بچم امش نوپاش دیسا اینا بدره هم ترکا ورناده سپاسیا ما مستعد خود کنم چند هنرات شنگالی دخوازن بردوام به نزیکی 4 ماه متینا في الدوري ومدي هیچ بحال من و پشتیوان و روزی بردوام ببن و دوره لساج مرا واکن